ڤانتین و نیکۆلای دوو گەشتیاری ئەڵمانین بە هەزاران کیلۆمەتریان بە پاسکیل بڕیوە و خۆیان گەیاندووەتە سلێمانی. سەرەتای مانگی ڕابردوو بۆ گەشتێکی درێژخایەن لە ئەڵمانیاوە ئامادەکاریان کردووە و بەڕێکەوتون بەرە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دوای گەشتنیان بە تورکیا لە ڕێگەی فڕۆکەوە بڕیار دەدەن بە پاسکیل گەشت بکەن بۆ هەرێمی کوردستان. دوای مانگێک لە ماندووبوونێکی زۆر دەگەنە هەرێمی کوردستان و چەند ڕۆژێکیشە گەیشتوونەتە پارێزگای سلێمانی. من ناوم نیکۆلایە و تەمەنم 25 ساڵە و لە ئەڵمانیاوە هاتووم. مانگێک پێشدەستە گەشتەکەم دەست پێ کرد لە ئەنقەرەوە بۆ کوردستان. من لە تەمەنی 12 ساڵیەوە ئەم گەشتانم دەست پێ کردووە. ئەمساڵ بڕیارماندا بینە کوردستان. زۆر دڵخۆشم بەم هەڵبژاردەیەمان چونکە چەندین کەس پێشوازیان لێکردین و کللتوری کوردیان بۆ باسکردین. هەروەها بەناو سروشت و چیاکانی کوردستان و ڕووبار و دەریاچەکان گەشتمان کردووە. بەڵام قورسترین شت گەرمایە چونکە بەم گەرمایە ڕانەهاتوین. هەردووکیان خوێندکاری زانکۆی کۆڵنی ئەڵمانیان و پێشتر وەک ئەزموونێک بە پاسکیل گەشتیان بۆ 30 وڵاتی جیای دنیا کردووە. لەم گەشتیاندا بۆ هەرێمی کوردستان دڵخۆشن کە توانیویانە بۆ یەکەمین جار ئاشنابن بە کللتور و دابوونەریتی کورد. لەم چەند ڕۆژەی کە لێرەن سەردانی ناوچەی هەورامان و چەند شوێنێکی تریان کردووە. لەگەڵ نیکۆلای لە ئەڵمانیا یەکمان گرت و ئێستا ئەمڕۆ پێکەوین لە کوردستان. زۆر دڵخۆشم کە هاتوین بۆ ئێرە چونکە ناوچەیەکی خۆشە و دڵخۆشین. سروشت و چیاکان زۆر جوان و دڵخۆشین بە بینین خەڵکی کوردستان کە زۆر میوان دۆستن. هیچ کات لەسەر شەقامەکان کێشەمان نەبوو و پارێزراوین و کە پێویستمان بە یارمەتی بووە هاوکاریان کردوین. لێرە لە سلێمانی بەڕێکەوت ئاشنا دەبن بە خێزانێکی کورد کە پێشتر دانیشتووی ئەڵمانیا بوو. ڕاستەکە ئەوسەرم تا شایەک چوو بوو لە خورماڵ بینی بوونی کە پرسیاری لەکردبوون خەڵکی ئەڵمانیا بوون. ئێمە خۆمان چەند ساڵە لێ بووین هەر بە ئەڵمانی قسەی لەگەڵ کردبوون ئیتر وتبی کە هاتنە سلێمانی حەزەکەم بێن بتان بینمەوە تەلەفۆنیان کرد هاتن وتیان پاسکیلەکانماندانین تا هەولێرە ڕۆین و ئەگەڕێینەوە. بە هەزاران کیلۆمەتریان بڕیوە تەنیا بۆەوەی چێژ لە گەشتەکەیان ببینن لە ڕێگەی پاسکیل و ئاشنابن بە کللتور و دابوونەریتی ئەو گەلانەی کە سەردانی دەکەن. بۆ کورد دەڵێن لە ماوەی ئەم چەند ڕۆژەی کە لە هەرێمی کوردستانن کورد گەلێکی میوان دۆست و ئاشتی خوازن. مەریوانە بڵا کورد سات نیوز سلێمانی.